خەزوریش ئێمە لەسەر خەبرایم بووین هەر بەس گەیشتنە سەر خەبران یعنی کابرەکەش لێ نەدرابوو تەلەفۆنیان کرد گوتیان ئەویش نەخێر دەدەقە وردەکاری گیان لە دەستدانی ئەو دوو کەسێک کە خەڵکی دۆڵی باریسانن هەردووچان ناویان مامزبێر بۆ یەکەچان ئەبێتەوە باوشی تۆ یشان خەزورتە وردەکاری گیان لە دەستدانی ئەمانە چۆن بوو؟ بەڵێ وردەکاری ئەوانە هەردووچیان نەخۆش بوون یەکیان لە هەولێر داخل کرابوو بابم دەستێمانێ بوو خەزوریشم لە هەولێر بوو هەر هەفتەکەوی نەخۆشن هەفتە چش نابێت هەر ئەوەندەیە بابشم وەزعی زۆر باش بوو وەزعی ئەوە نەبوو ینی زۆر باش بوو زۆر بەیانەکەی هەستانانی خوادیە نانی خوادێ و دانیشتە و نووسیتەوە ئەو خەوە هەر ئەو خەوەیە کە خەوتووە و یعنی بانجیان کردیا ئەمە هەروەنزانی خەوتووە نەنزانی گیانی دەزاوە حەنی هەر خەوتووە تۆ خۆت چۆن پێزانی هەم گیان لە دەستدانی باوکت هەم گیان لە دەستدانی خەزورت چۆن پێزانی من ئەو کاتە لێرە نەبووم بەس دەدەخە بوو ئەلێرە ڕۆیژم دەکەم بابم هەر دەدەخە بوو ئەلێرە ڕۆیژ بووم کاتی ڕۆیشتم تەلەفۆنم بۆ هات کوڕەکەم لێرە بوو مشوم زانی کوڕەکەمە تەلەفۆنەکە دەڵێ با پیرم مردیە کە تەلەفۆنی کرد گوتی بابم مردیە ئەمە نەمزانی ئەوە باپیری کوڕەکەم مردیە نا بابی من مردیە هەردووچیان هەر باپیرە بە هەردووچی هەر باپیرە ئەمن فکری ئەوم کرد فکری بابی خۆم نەدەکرد یعنی دووبارە تەلەفۆنم کردەوە ئەزە گوتیان بابم مردی دەگەرنا من هیچ یعنی هیچ ئەوم نەبوو مردنی خەزورت ئەو چۆن دوای کاتەکەی چەند جیاوازیە بوو لەگەڵ منی خەزوریش ئێمە لەسەر خەبرایم بووین هەر بەس گەیشتنە سەر خەبران یعنی کابرەکەش لێ نەدرابوو تەلەفۆنیان کرد گوتیان ئەویش نەخێر دەدەقە هەر ئەوەندە بەڵێ ئەمەش ئەوە بڵێم جگە لە پەیوەندی ژن و ژنخوازی خزمی یەکتریش بوون پەیوەندی کۆمەڵایەتەکەت بەڵێ خزمی یەکتری بووین پەیوەندی کۆمەڵاتیمان هەبوو سەردانی یەکترمان دەکرد ئەو دوو مامزوێرە ئەبوونەوە چی یەکتری ئەو دوو مامزوێرە یەکیان خەڵکی مێرگەسەرە ئەو دیکەشان خەڵکی شیرە بەس ژن و ژنخوازی ئەمە تێکەڵاو بوون هەر خزمیش دۆستایەتیشان هەبووە لەگەڵ یەکترەوە تەمەنیشان لە یەکتری نزیک تەمەنیان زۆر لێکتری نزیک بووە دۆستایەتیشان هەبووە یعنی بابم بە نەخۆشیش سەردانی بکردە ئەو هەروەها ئەویش هەر سەردانی هەردووشیان هەر نەخۆش بووین بەڵێ هەردووشیان نەخۆش بووین بەراکەشم یعنی دکتێبەڕی 4 ساڵە لە بەریتانیا دکتێبەڕی ئالەساس یعنی با هیچ کەس نەزانی تیرە کەس بە حەسمەکەن ئەم دوو ماک دێمەوە بەنیاز بوو بێتەوە سەردانی بەڵێ بەنیاز بوو بێت ئەویش فریان نەکەوت بڵێم بێتەوە باوشی ناوەڵڵا فریان نەکەوت پێشەوەی بێتەوە باوکی گیانی لەدەست بەڵێ پێش ئەوەی بێتەوە باشی گیانی لەدەست